حمد و سنا و سوپاس و ستایشی بێپایان بەخوای پەروەردگاری جیهان، درود و سلام لەسەر ڕەسوڵی خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێن کەوتوانیان تاکۆ تا زەمان. بینەرانی خۆشەویست، پێخۆشحاڵم لە حەڵقەی دوانزەیەمی ئەحکامەکانی ڕەمەزان جارێکی تر هاتمەوە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست. لە حەڵقەی پێشووە باسی مەرجەکانی واجببوونی ڕۆژومان کرد. وتمان یەکەم مەرج ئیسلام بوون و مسلمان بوونە، دووهەم مەرج بالغ بوونە، یعنی کابرا ئەگەر مسلمان نەبێ کافر بێ ڕۆژووی لەسەر واجب نییە، کابرا ئەگەر بالغ نەبێ و مناڵ بێ لەسەری واجب نییە. سێیەم مەرج عەقڵە، ئەگەر کابرا ژیری لە دەستدا عەقڵ نەما ئیتر واجب بوون چۆنە بێ، ینی چۆن واجب ئەبێ لەسەر کەسێک لە ڕاستیە عەقڵی نەبێ. عەقڵ ئینسان جیا ئەکاتەوە لە مەخلوقاتەکانی تر، کەوابوو بە عەقڵ ئەتوانی بڵێ ڕۆژوو یان نوێژ یان هەموو عیبادەتەکانی تر واجب ئەبێ لەسەر ئەو ئینسانە بە عەقڵ. خوای تەعالی لە قورئانی پیرۆزە لە زۆر شوێنە ئەفەرمێ إن في ذلك لآيات لأولي الألباب لقوم يعقلون لقوم يتفكرون. طبعا أما همي بعقلك ليه. مرجي چوارم توانا لسر گرتنی ڕۆژوو، یعنی کەسەکە ئەگەر توانای ڕۆژوو گرتنی نەبێ، بۆ نمونە ئەگەر لاشەی ساغ نەبێ نەیتوانی لەسەری واجب نییە. هەروەها کەسەکە ئەگەر لە سەفەرا بوو ڕۆژوو گرتن لەسەری قورس بوو بە مەشەقەت و نەیتوانی بباتە سەر، طبعا لەسەری واجب نییە. هەروەها ئەگەر مانعی شەرعی تریش نەبوو، یعنی کە تواناکەی لە دەست بدا، بۆ نمونەوەکو سوڕی مانگانەی ئافرەتان یا زەیسانی پاش مناڵ بوون، یعنی حەیض و نیفاس، ئەگەر ئەوەش هەبوو هەر بە هەمان شێوە ناتوانی بڵێ ڕۆژووی لەسەر واجبە. کەوابوو مەرجەکان چوارن: یەکەم ئیسلام بوون، دووهەم بالغ بوون، سێهەم عەقڵ، چوارەم توانا لەسەر ڕۆژوو گرتن. ئەمە ئینشاءڵڵا تەفاسیل بەم خاڵانەی تر بە صحەت، ینی لەش ساغی و هەروەها ئیقامە، ینی لە سەفەرا نەبێ، و هەروەها مەسئلەی حەیض و نیفاس ئینشاءڵڵا لە حەڵقەکانی داهاتووە تەفاسیلێکی زیاتری پێ ئەدەین. ئێستا ئەچینە سەر بابەتێکی تری گرنگ، ئەویش ئەرکانەکانی ڕۆژووە، پایەکانی ڕۆژوو، یعنی ڕۆژوو بەبێ ئەم پایانە دانامەزرێ. ڕۆژوو بەبێ ئەم پایانە دانامەزرێ. پایەی یەکەم نیەت، پایەی دووهەم خۆگرتنەوە لەو شتانەی کە ڕۆژوو بەتاڵەکاتەوە. تەواو دوو پایە هەیە: پایەی یەکەم نیەت، پایەی دووەم خۆگرتنەوە لەو شتانەی کە ڕۆژوو بەتاڵەکاتەوە. ئیتر ئەمە تەفاسیلی هەیە، وردەکاری هەیە، با پێشەکی لە نیەتەوە دەستی پێ بکەین. نیەت واتە قەسد و مەبەست لەوەی کە کابرا ڕۆژوو ئەگرێ، یعنی مەبەستت هەبێ لە ڕۆژوگرتن، مەبەستت هەبێ کە ئەمە عیبادەتێکە لە عیبادەتەکان و خوا فەرزی کردو لەسەر و تۆ ئەیگری. ئەوە ضرورە. خوای تەعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ: وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين حنفاء، لە سورەتی ئەلبەینە. یعنی خوای تەعالی ئەمری بە خەڵکی کردووە کەوا ئەو بپەرستن و هاوبەشی بۆ بڕیار نەدەن و بە خالیسەن بە مخلیسەن بۆ ئەو یەکلا بنەوە لە کاتی عیبادەت و خواپەرستن، هیچ کەسێک نەکەنە هاوبەشی. ئەمە شەرتێکی زۆر زۆر گرنگە. و هەروەها لە حەدیثی شەهاتووە لە صحیحەینە کەوا عومەری کوڕی خەتاب ئەگەڕێتەوە، خوای لێ ڕازی بێ، ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی: إنما الأعمال بالنيات، فەرمووی بەڕاستی کردەوەکان هەموو بە پێی نیەتە، یعنی ئەگەر نیەتەکەت مەزبوط نەبێ کردەوەکەتیش مەقبول نییە. نیەت شێوازی کردەوەکان جیاکاتۆ لە یەک، عادەت ئەکا بە عیبادەت و عیبادەتیش ئەکا بە عادەت. نیەت زۆر زۆر گرنگە. ڕوکنی دووەم یا پایەی دووەم خۆگرتنەوە لە ئەو شتانەی کە ڕۆژوو ئەشکێنێ لە فەجرەوە، لە دەرکەوتنی فەجرەوە حتا خۆر ئاوابوون، هەتا شەو. لەبەرەوەی خوای پەروەردگار ئەفەرمێ: فالآن باشروهن
وابتغوا ما كتب الله لكم وكلوا واشربوا حتى يتبين لكم الخيط الأبيض من الخيط الأسود من الفجر ثم أتموا الصيام إلى الليل. أفرمي استأتوانا لقل خيزانا كانت أنا الدروز ببن يعني بشوان وأتوانا بخوني شوا حتى فجر، حتى وكو خط أبيض لخيط أسود جاء كريتوا يعني لفجرة، يعني كالفجر لشو يعني بياني لشو جاء بيتوا بفجر أو كاتيك بانجي بياني أدا بانجي دوهمي بيانيان حتى وكو شو يعني خور آوابون شو ليلة بس يخور آوابونا كوابو سيشتي منع كرد ليمان خواي پروردگار لكاتي الرجوة دروزبون لقل خيزانة خواردنوا. عبد الله كري عمر بمعنى جريتوا أفرمي بيغمري خواه صلى الله عليه وسلم فرموي إن بلالا يؤذن بليل فكلوا واشربوا حتى ينادي ابن أم مكتوم. طبعا لك سردمي بيغمرها صلى الله عليه وسلم دو بان أدرابة تايبتي للرمزانانا بانيك بيشي فجري صادق ببيز دقيق ببيز بينج دقيق بنيو ساعاتك أدرا بو أوي أو كساني ك شو نيوجيا كان يتر نيوجي ويتركان بكن وأوانيش نيتي روجوان هي أبي نيتي روجو دسك بارشيو كان بو أوي خوان آماده كان بو روجو قرتن. بلال بانجي كم يدا ابن أم مكتوم بانجي دوم يدا بانجكي بلال لقل ابن أم مكتومة تقريبا شارك تا 25 دقيقة تاني ساعات بيني هبو بلال بانجكي دا بو يخلق خوان آماده كان وابن أم مكتوم بانجكي دا يعني يتر كوتاية وناتواني نان بخوي ناتواني أو بخوي توا وناتواني جماع لقل خيزانتا بكي. ولا حديث ترى هاتوا ابن عباس بمعنى جريته أفرمي الفجر فجراني أفرمي فجر دوانا فجرك يحرم فيه الطعام وتحل فيه الصلاة فجرك حرام ترناني تياب خوي ونيوش كردن نيوجي بياني تدروس تيابيكي فجركيش حرام نيوجي تيابكي وحلال ناني تياب خوي يعني فجر كم نيوجي بياني نبوه بلام أتواني بارشيو بكي بلام فجر دوم نيوجي بياني بو ناتواني ترنان بخوي بو كساني كبروجون. ئەم جادینە سەر بابەتێکی تر خۆشەویستەکانم لەسەر ئەوەی کە ئایا نیەت لە چی کاتێک تۆ ئەتوانی نیەت بێنی لە ڕۆژووی فەرزە نیەت ئەبێ لە شەوا بهێنرێت ئەبێ هەر لە مەسەن لە ئێوارەوە لە مەغریبەوە هەتاوەکو فەجر هەتا بانگی بەیانی تۆ ئەبێ لەو بەینە نیەتی ڕۆژوو بێنی بۆ ڕۆژووی فەرز بۆ ڕۆژووی ڕەمەزان یا بۆ ڕۆژووی قەزا مەسەلەن یا بۆ ڕۆژووی نەذر ئەبێ بە شەوا ڕۆژینەکە بێنی پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم من لم يجمع الصيام قبل الفجر فلا صيام له ئەگەر تۆ پێشی فەجر خۆت ئامادە نەکەی نیەتی ڕۆژوو نەهێنی ڕۆژۆکەت دروست نییە ئەبێ جەزمەنیش بێهێنی و غير رمضان ئەوانەی تریش کە واجبە یعنی هەنێ ڕۆژووی ترەیە غیری ڕەمەزان واجبە وەکو بۆ نمونە قەزای ڕەمەزان یا کەفارەتەکان یا نەزر ئەوانەش هەر ئەبێ بە شەوان بهێنی بەڵام نیەتی ڕۆژووی سنەت دروستە ئەگەر نانت نەخواردبێ دروستە حتا پێشی نیمە ڕۆژ بهێنیت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جاری وا بوو ئەهاتەوە نیوەڕۆان ئەی فەرموو هیچمانەیە بیخۆین لە ماڵەوە ئەیانوت نە ئەگەر بیان تایە نە ئەی فەرموو دەی نیەتی ڕۆژووی لێ ئێهێنم یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێشی نیوەڕۆ نیەتی ڕۆژەکە ئێهێنا بەڵام هیچی نەخواردبوو بۆیە زانایان ئەفەرمن ئەگەر هیچت نەخواردبێ دروستە بۆ ڕۆژووی سنەت دروستە پێش وەخت یان پێشی نیوەڕۆ دروستە ئەو نیەتە بێنی وەکو فەرزەکە نیە فەرزەکە ئیلا ئەبێ پێشی نوێژی پێشی بانگی بێنی تۆ ئەو نیەتە بێنی بەڵام بۆ سنەتەکە فەرقی هەیە ئەمە سنەتێکی مطلق بەڵام سنەتێکی دیاری کراو وەکو عاشورا و عەرەفە ئەوانە هەندێک عولەما وتوانە ئەوی شەر وەکو فەرزەکە وایە ئەبێ شەو بێنی هەندێکی وتوانە مەجالی تایە هەتا وەکو نیوەڕۆ کەوابوو ئەمە ئێمە ئەو ڕەئیە وەرەگرین کە بەعام ڕۆژووی سنەت مەجالی تایە هەتا نیوەڕۆ بەس هیچت نەخواردبێ ئەو ڕەئیە بە قەوەتە و بۆ
احتیاطا ئەگەر تۆ پێشتریش بهێنی نیەتەکە باشترە بەس دروستە بۆ ئەو کەسە هیچی نەخوارد بێ دوای نوێژی بەیانی دروستە تا پێشینی من ڕۆژ ئەو نیەتە بهێنی. چۆنیەتی نیەتەکە خوتورە هاتە دڵتا ئیسە من نیەتە هێنم سبەی نییە بۆ نمونە بە ڕۆژوو بم تەواوتر بە دڵتە هات کە سبەی ڕەمەزانە و ڕۆژووی ڕەمەزانە و من ڕۆژوەگرم ئەیتر خۆی بۆ خۆی کافیە. ئایا وتنی بەدەم هیچ فەرزیەتێکی هەیە؟ نا بە پێچەوانەوە وتنی بەدەم سنەتیش نییە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژووی ڕەمەزانی بەدەم نەوتووە، هەرگیز نەبیسراوە بڵێ من سبەی صبحی مثلا ئاواوەی کە خەڵک عەشایر ئەیڵێن من بە ڕۆژوم. پێغەمبەری خوا صلی شتی وای نەوتووە، بەڵام وتوێتی نیەت بێنن، نیەت شتێکی دڵیە و لەناو دڵە عەزمەکرێ. وتنی بە زمان لە ڕاستیە سنەتی پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم و هەندێکیش ئەڵێن هەر بیدعەیە. بەڵام ئەلموهیم ئێمە ئەوەی سنەت نەبێ نایکەین، ئەوەی پێغەمبەری خوا نەیکردبێ نایکەین بە هەر کەسێک بیڵێ، یعنی هەر کەسەکە با چنێ مەکانەتیشی بەرز بێ. ئێمە دین لە قورئان و لە سنەتەکانی پێغەمبەرەوە وەرەگرین صلی الله عليه وسلم. ئیتر پێویست ناکات کە ئێمە خۆمان قەلق بکەین یا وەسوەسە بە خۆمان دروستکەین وەڵی من نیەتم نەهێنا یا وام نەوت یا ئاوام وت، ئەو شتانە لە مێشکی خۆتان دەرکەن. مهم ئەوەیە تۆ بڕیار داوە لە ناو دڵتە سبەی بە ڕۆژووبی. ئەوە گرنگە. ئایا هەر لە ئەوە ڕەمەزان و یەک نیەتیە بێنی هەتا ئەخیر کافیە یا گشت شەوێک بێنی؟ نا، گشت شەوێک بهێنە. گشت شەوێک نیەتی ئەو ڕۆژەی کە سبەی بە ڕۆژوو ئەبی بیهێنی. ئەوە ئەسڵە و زۆرێک لە عولەما لەسەر ئەوەن هەموو شەوێک نیەتی تایبەتی خۆی هەیە. خوای پەروەردگار بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی تاعەت و عیبادەتی ئەم مانگە پیرۆزەمان لێ قبوڵ بکە، ڕۆژەکانتان قبوڵ بکە، شەو نوێژەکانتان قبوڵ بکە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی. وەسسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.